او نهال فيري ميفاني منه دكتور هم بخير بين سپاس دەکەم کاکا اوي من وتم لو انا مشتي بلا خرمانك بو كيشانه كل روبروي سيستمي پرورده و فێرکردن و معرفه و زانست لە ئێران بووتەوە چی تازە لە لای تو هەیە بۆ ڕەوشەکە بەم شێوەیە کاکە کاربابەتێکی گرنگ بتان بەڕاستی و ڕژاندۆژ مەسەلەی پەروەردەیە یعنی وڵاتێک بڕوای من لەسەر پەروەردەدا دەمەزرێت داهاتووی هەموو وڵاتێک پەیوەستە بە چۆنێتی کارپێکردن بە سیستەمی پەروەردە و چۆنێتی بەهادان بە سیستەمی پەروەردە چونکی دوجار ئێمە هەمومان لەناو هەموو ئەوانە جونگەکانی کە دێنە نێو کۆمەڵگا بە هەموو سنتەر و شوێنەکانەوە لە بازارەوە بگرە هەتا هەموو بەشە ئیداری و وەزاری و با بڵێن بەڕێوەبەرایەتیەکان تەنانەت میدیاش هەمووی لە پەروەردەیە بۆیە بەڕاستی کۆمەڵگایەکی پێشکەوتوو بەرهەمی پەروەردەیەکی پێشکەوتوویە و پێچەوانەکەشی ئەو بابەتە ڕاستە ئاستەنگەکانی ئەوە دیارە لێکۆڵینەوەی مەدانی وردی دەوێت ئەوەی جەناویشت باست کرد کاکار شتێکی باشت باس کرد بەڵام بە پێ و لێکۆڵینەوەنەوە ئەو داتانەی کە هەیە بەڕاستی ینی کۆمەڵێک مامۆستایان ئی سەبزەوار نامەیەکیان ناردووە ئەنجومەنی مامۆستایان ئیسلامیشن نامەیەکیان ناردووە باز بە سیستەمی پەروەردە دەکەن هەندێک خاڵ باز دەکەن ینی پەنجە لەسەر هەندێک خاڵدا دەنێن و لەوێدا ئەگەر ئەو خاڵانە مرۆڤگە پێداچوونەوەیکی پێدەکات دەتوانێت وەڵامی پرسیاری جەنابەت لە ڕووی ئەم داتانەوە و لێکۆڵینەوە مەدانی ئەزەگەم شتێکی زۆر باش تامادە کردووە کەمان باسکە ئەو بابەتەکان ئەو داتانێک کە جەنابەت باست کرد ئەوەیە یەکیان ئەوانە یەکێک لە بابەتە گرنگەکانی کە کەسانێک بەهۆی هەژارێەوە خوێندن بەجێ دێڵن یعنی ئەمە 1 ملیۆن قوتابیمان هەیە لە ئێرانێک کە خوێندنیان بەجێهێشتووە لەو ڕێژەی کە جەنابەت کوتت 16 ملیۆن 17 ملیۆن قوتابی ڕێژەکەی دەکات 8% ینی 8% قوتابیانی کەواتە یعنی ئەوە چه پێشان دەدا دایک و بابان شەرمەزاری قوتابیەکانیانن ناتوانن ئەم کەرەسانەی کە نەک تەنیا بۆ خوێندنی دیجیتال کە جەنابەت باست کرد کە دەکاتە کامپیۆتێر و خەتی ئەنتەرنێتی و لەپتاب و مۆبایل و ئەو ئیمکاناتە ئۆنلاینەی کە بۆ خوێندن پێویستە نەتەنیا ئەوانە تەنانەت بۆ دابینکردنی جانتایەک لیباسێک کەوشێک مەسەلە بەهداشتەکان هاتوو چۆکان نردنیان بۆ قوتابخانەوە بە تایبەتی ئێستا وای لە تۆ قوتابخانەکانیش جۆرێک بوون بە شوێنی بازرگانی کردن یعنی ئێستا بۆ نمونە هەر بۆ نمونەیە گوت بۆ باس بکەم 3000 کەس لە کەسانی یەکەمی کۆنکور کەسانێکن کە لە بنەماڵە دەوڵەمەندەکان و زۆر دەوڵەمەندەکانن کەواتەوە چ پێشان دەدا پێشان دەدا کە بە ئەوەیە بۆتە بە کەرەسە کرەوە بەڕاستی وە کەرەسەیەکی بازرگانی کە کاری پێدەکرێت و کەسانێک لەو سیستێمەدا سەرکەوتون کە زۆرترین ئیمکاناتیان هەیە و لە باشتری شوێنەکان دەتوانن منداڵەکانیان کە ئەوە هەر وەک ئەوان باز دەکەن نەعەدالەتێکی گەورە دروست دەکات یعنی تۆ لە ناو پەروەردە ئەگەر نەتوانی با بڵێن ئیمکانیاتێکی عادلانە و هاوسان ساسکەی لەوانەیە زۆر تەلەبەی لێهاتوو هەبێ بەهۆی نەبوونەوە ئیمکاناتە نەتوانێت ئاستە باڵاکانی خوێندن و گەشە و ئەم شتانە تێپەڕێنێ و بە بڕوای من هەر ئەو خاڵێکی دێگەر بتوانم لەوانە بۆتان باس بکەم جۆری ئیدارەی سیستێمەکانن لەو جۆرە وڵاتانە یعنی بەشەکە بێمە سەهمیە بەندی یعنی کەسانێک بەهۆی بوونی سەهمیەوە کە سەهمیەی تایبەتن یعنی کۆمەڵێک تایبەتمەندێن لە دەرەوەی توانایی کەسەکە و ئیستعداد و لێهاتووی و ماندوو بوون و زەحمەتی کەسەکە ئیمکاناتێک بۆی دروست دەکات کە دەتوانێت چەند پلە ئەوەش چەند پلە تێپەڕێنێ بۆ سەرکەوتن ئەوە لە کاتێکدایە کە لەبەر چاوی تەلەبەی دیکە ئەوە ڕوودەدا لە هەمان کاتدا کەسانێکی دیش هەر دیسان بەهۆی غەیری زانستی بەهۆی هەکۆکاری تر بەجێ دەمێنن یا لە هەڵبژاردن دکتۆر هەڵبەتەوە جێگەی ئەوەش من با ئەوەن دەشکاکە لێرە کاکە کار زیاد بکەم ئەوە شتێک نییە یعنی بە شاراوە بێستا لە دنیا ئێستادا خۆی ئاڵای پزیشکیان باسی وەی دەکات دەڵێ ئەم بنیادە لە سیستێمی پەروەردە ناتوانێ وەڵام دەرەوەی پێویستەکانی مەبێ ناتوانێ ئەم ئەجندا و خەونانەی ئێمە جێبەجێکا کات ئێمە بە تەماین وڵاتێکی گەشە سندوی لەسەر بنیاد بنین بۆیە ئەو کێشانە هەن دکتۆر پێشتریش بە تۆم وت
ئەنیە بەش لە ئێران بووین لە هەفتاکان لە هاشتاکان هەموو ماڵبات ئێمە لە ئێران بوو من خۆشم 1-2 ساڵ خوێندومە لە ئێران حتا ئامۆزاکانم کەچی بوو نمونەیە کە چمامێکم هەیە لە ئێران خوێندویەتی تا قۆناغی دوانەوەندیش لێرە تەواو کردووە ئێستا لە زانکۆی لیڤەرپۆل لە بریتانیا لەوێ دکتۆرای هێناوە مامۆستاشە ئامۆزایکم دکتۆرایە لە ماتماتیک یەکێکە لە گرنگترین زانەکان لە سەراستی جیهان کە بەحسەکانی لە گوڤارەکان بەڵاو دەبێتەوە سێچار کەچمام هەمووی دکتۆرن هەمووی بەرئەنجامی سیستەمی پەروەردەی ئێران بووە کە زۆر سیستەمێکی باش بووە بوو دابەزیەوە بووم ئاستە کە ئێستا خەڵک لێی ڕائەکە لە سەدا 40 بێگومان لێی ڕادەکەن سیستەمی پەروەردەی ئێرانێ دەزای ئەم وەختێک بەحسی ڕوانینێکی ڕەخنە گرانەمان هەیە بەرامبەر بە سیستێمێک بە معنای وەیە کە هەوڵ دەدەین بۆ دروستکردنی چاکسازیەکی باش بۆی کە هەمان ئەو پەروەردەی لەسەر دروست بێ کە مەبەستەوە تا چاکسازی نەکراوە ئیدارەیەکی باش نەبووە ئەو ئیمکانی چاکسازیە بەڕاستی ئەو ئیمکانی چاکسازیەوە ئەم ئیمکانی پێشخستنی سیستەمی پەروەردە بە هەموو جمگەکانی دێکەوە لە ئێرانی بربەستی زۆرە دەنا هەتا ئێستاش سیستەمی پەروەردەی ئێرانێ بۆ ئاگاداریت بە جۆرێکە کە ئەوانەی دەردەچن لە خوێندنگاکە و لە قەو قوتابیانەی لەناو ئەم سیستەمی پەروەردەیە دەردەچن بەشێکی زۆریان دەستنە باشترین زانکۆکانی جیهان هەر بۆ نمونە پێم وابێ ئیتالیا ئەو ساڵ هەواڵ برادێکی بنەوە هەواڵی بە من گوتی 14,000 با بڵێن ئەوەی دەرچووە لە خوێندنی ناوەندی بۆ زانکۆ باشەکانی جیهان وەرگیراون و ڕاکێشراون کەواتە هەر بەرهەمی و سیستەمەیە ئەوەی کە سیستەمی پەروەردە دەتوانێت هەتا ئێستاش قوتابی باش پەروەردەکە دەتوانێت بەڵام بەڕاستی هەرە و ڕێژەی جەنابت باست کرد پیا و تەوەقع دەکات چاکسازێکی وا دروست بێ لەم سیستەمەدا بە تایبەتی کاکە هەکار لە بە دموکراتیکردنی سیستەمی پەروەردە یعنی سیستەمی پەروەردە جێشێک لەو سیستمانەیە کە دەبێت بە دموکراتیک بکرێ بۆی کە خەڵک دایکان و باوکان کۆمەڵگا ڕۆڵی تێدا ببینێ لە بەواقعیکردنی سیستەمی پەروەردەدا بۆ مەبەستەکانی خۆی بۆ ئامانجەکانی خۆی و ئەوە چ دروست دەکات متمانە دروست دەکات بەداخەوە ئەگەر ئەم سیستەمە دموکراتیک نەبێ کە لەبەرێک دروست دەبێت لە سیستەمە دیموکراتیە مەفهومێکی پەروەردەیە ناوەڕووکێکە بگۆڕێ ریفۆرم بکرێ منهەجەکەی بگۆڕێ چی بکرێت هەمویان یعنی چاکسازی لە هەموو سنتەرەکانیدا بکرێ بە پێی خواست و ویستی ئەو خەڵکەی کە تەوەقعیان لە پەروەردە هەیە نەک لەسەر کۆمەڵێک مەبادێ کە کۆمەڵێک خەڵک بۆ ئەجنداکانی خۆیان دەیانەوێت جێبەجێ بکەن و ئەو بارودۆخۆیان بەرهەم هێناوە کە ئێستامە لە ناوی دەژین کەواتە لە کۆتاییە دوکتۆرێکە بە کورتی هەیە ئەنی لە سەدا چلی کۆمەڵگای ئێران نەخوێنەوار بێ ئەو وڵاتە کە وڵاتێکی گرنگە هەرێماتی لە سەراستی جیهانیش حساب بوو دەگرێت جوگرافی و شارستانیەتێکی گرنگی هەیە چارەنووسی بەرەو چی دەڕوە کاکە من نازانم ئەو ئامارە بەڕاستیە من ناتوانم پشت بۆ ئامارە ببەستم دڵنیام لێکۆڵینەوەی ڕەوشەکە مەترسیدار بەڵام بەڕاستی بەو بارودۆخی کە ئێستا بەرهەم هاتوو بە تابێت ئێستا ئەو کاتێ من و تۆ لەگەڵ یەکتر قسە دەکەین هەڕەشەی مەترسی و هەڕەشەی شەڕیش لەسەر ئەم وڵاتە هەیە ئەوەش بۆ خۆی وای کردووە کە لە سیستەمی پەروەردەی وڵاتی ڕێژەیەکی زۆر کەم لە بودجەی ئێرانێ تەرخان بکرێ بۆ سیستەمی پەروەردە بۆ ئاگاداریت ئاستەکانی سیستەمی با بڵێن ئاستی تەرخانکردنی میزانی بودجە لە بودجەی گشتی ئێرانێ بۆ سیستەمی پەروەردە لە ئاستە ستانداردەکان کەمترە یعنی بارودۆخێک بەرهەم هاتووە کە ناچارێک دروست بووە کە سیستەمی پەروەردە پشتگوێ خراوە خۆی وازەحترین داتا و ئیستدلالیش بۆەوەی ئەوەیە کە وەک باسم کرد پێم وابێت 2 میلیارد دۆلارە ئێستا ئەوەی تەرخان کراوە لە بودجێ ئێستا بۆ سیستەمی پەروەردە عێراق 4 میلیارد دۆلارە مەسەلەن ڕادەی پەروەردە تەلەبە لە ئێرانێ قوتابی لە ئێرانێ ڕێژەکەی بە نیسبەت وڵاتی عێراقێ 2 هێندەیە یعنی 17 میلیۆن ئەتوو کاتێک باسی 17 میلیۆن دەکەی ئەم با کێشەیەکی دیش باس بکەم کاکە هەکار زای کێشەکە چیە کێشەکە ئەتۆ ڕێژەیەکت باس کرد لە تاران ئێستا مەهاباد 40,000 قوتابی هەیە باشە بۆی کە لە داتاکانی خۆیان یعنی لە زانیاریەکەی خۆیانە نیسبەی مەدرسە و شوێنی خوێندن و ئەو کورسێکی قوتابی لەبێ لە ناوی دانیشە بە نیسبەت ئەم پارێزگایە کە مەهابادی تێدا دەژی و ئەو شارانەی کە تری
ئەم پارێزگایە نیسبەکەی کەمترە. یعنی کەواتە ئەتوو دەگەڵ کێشەیەکی گەورە بەرەو ڕووی کەواتە ئەم ڕێژەیە ئەم هەڵاواردنە ئەم تەبعیزە تەنانەت لە ڕووی ئەو ئیمکاناتی کە پێویستە بۆ قوتابێک هەبێ لە ڕووی فیزیکیەوە بۆ ناوژوورەکانی خوێندن و ئەوەی دیریش دەنابێت کوتت باسی ئەگەر کات هەبێ باسی ڕاهێنانی مامۆستا یعنی دەڵێ ئەمە چەندە مامۆستاکانمان ئیمکانی ڕاهێنانیان هەیە ساڵانە بۆەوەی کە بتوانن هەم ئەو بە دیجیتاڵیکردنە یا بەنوێکردنەوەی خوێندن یا پێشخستنی خوێندن توشی دەزانی ڕۆژانە ئەم شتانە گەشە دەکا و پێویستە ئەم گەشەیە بێتە ناو سیستێمی پەروەەردە جا لە منهج بەرنامەی دەرسی بابەتی تریش ئیدی ڕەوشەکە بەم شێوەیە ئیران لە هەموو قۆناغەکان ئێستا لە ڕەوشێکی وا هەست کردایە قازی مامۆستای زانکۆ سەلاحەدین شارەزای زمانی بتایبەتی ئیرانی سیستەمی پەروەەردە وڵاتی زۆر سپاس دکتۆر زۆر سپاس خێر بێت.